هەرێمی کوردستان و لەسەر ئاستی جیهانیش نەخۆشیەکانی دڵ هەتا دێت ڕوو لە زیادبوونە. جا ئێمە لەگەڵەوەی کە باز لە جۆرەکانی نەخۆشی دڵ دەکەین لە هەمان کاتیشدا باز لە یان تایبەتتر گرنگی بە جەڵدەی دڵ دەدەین کە ئێستا بە تایبەت لەنێو گەنجەکانە ڕوو لە زیادبوونە. هۆکاری توشبوون بە جەڵدەی دڵ بۆچی دەگەڕێتەوە و لەگەڵ ئەوەشدا ئایا نیشانەکان ئاماژەکان چین بۆ ئەوەی کە کەسێک ئەگەر ئەم نیشانە و ئاماژانەی تێدا بە دەرکەوت ئەوە هەست بکات و بزانێت کە دووچاری جەڵدەی دڵ دەبێتەوەن بۆ ئەوی کە بە زووترین کات بگاتە لای پزیشکی پسپۆڕ بۆ نەخۆشخانە بۆی کە چارەسەر وەربگرێ و لەگەڵ ئەمانەشدا خۆپاراستنەکەی سیستمی خۆراکی خەوتن وەرزشکردن ئەمانە بخۆی تا چەند کاریگەریان هەیە لەسەر نەخۆشیەکانی دڵ و بە تایبەت لەسەر جەڵدەی دڵ. لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆر دارا عەبدوڵڵا چنارە پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و شەکرە. دکتۆریان بەیانی باش و بەخێراتی. بەیانی بەڕێزش باش و زۆر زۆر سپاس. سەرچاوان تەندروستی چۆنە دکتۆر؟ الحەمدولله. یاخوا باش بی. سەرچاوەکانم دکتۆر ئەگەر هەر سەرەتا لە نەخۆشیەکانی دڵەوە دەست پێکەین، نەخۆشیەکانی دڵ چی و چی ئەگرێتەوە، ئەو گرفتە تەندروستیانە چین کە دەچێتە چوارچێوەی نەخۆشیەکانی دڵەوە؟ بەڵێ لە ڕاستیان نەخۆشیەکانی دڵ کۆمەڵێک نەخۆشی ئەگرێتەوە کە پەیوەندە بە بۆریەکانی دڵەوە، ئەو بۆریانەی کە خوێن ئەبن بۆ دڵ بە ماسوولکەی دڵەوە، بە سەمامەکانی دڵەوە، بە کارەبایەتی دڵەوە. یعنی گروپێک لەم نەخۆشیانە هەمووی ئەچنە ژێرباری نەخۆشی دڵەوە. طبعا نەخۆشی دڵ ڕێژەکەی بەداخەوە یعنی ڕۆژ بە ڕۆژ لە زیابوونایە، چ لە وڵاتەکانی خۆمانەوە چ لە وڵاتە پێشکەوتوەکانی تریشە لەسەر ئاستی جیهانیش. لەبەر ئەوەی نەخۆشی دڵ پەیوەندی هەیە بە کۆمەڵێک هۆکارەوە، ئەو هۆکارانەش یعنی ڕۆژانە ڕێژەکەیان لە زیادبوونایە، کەواتە ئەوانی جارێکە کارەکەنەوە سەر نەخۆشی دڵ. کەواتە نەخۆشی دڵ بە سەبەبی ئەو هۆکارانەی کە کۆمەڵی هۆکاری ترسناکی پێ ئەڵێن دروست ئەبێت، ئەو هۆکارە ترسناکانش خۆیان ڕێژەکان لە زۆربوونایە. تامان کە ڕێژەکان لە زۆربوونابوو معناوێت نەخۆشی دڵیش ڕێژەکەی هەر بەرەو زۆربوون ئەڕواتەوە. بەڵێ طبعا ئەو هۆکارانش ئەگەر باسی بکەم پێش ئەوی کە باز لە هۆکارەکانکەین دکتۆر بە دیاریکراوی ئەو نەخۆشیانی کە دەچێتە چوارچێوەی نەخۆشیەکانی دڵەوە چی و چین؟ جەڵدەی دڵ، بەڵێ زەبحەی دڵ، لە پێش هاتە سگبوونەوەی دڵ سنگە کوژی پێڵێن، لە پێڵێن زەبحەی سەدریە، واروەها جەڵتەی دڵ، سزبوونی دڵ، تێکچوونی کارەبایەتی دڵ، نەخۆشیەکانی سەمامەکانی دڵ و هەروە نەخۆشی ماسوولکەی دڵ و فراوانبوون و کشانی دڵ. ئەمانە هەمووی ئەچنە من زمنی نەخۆشیەکانی دڵەوە. نەخۆشیە زگماکیەکان ئەوەی کە دڵی کوونە ئەوە شەر ئەچێتە بەڵێ. تەمان نەخۆشیەکانی سەمامەکانی دڵ زۆرجار یعنی احتیمالە بە هۆکارێک دروست ببێت، زگماکی بێ، احتیمالە مەسەن بە هۆکارێک کە دروست بێت کە وەربگیرە نەخۆشەکە، ئەوان ژێچنە ناو نەخۆشیەکانی دڵەوە. ئەمە چ لە ڕووی هۆکارەکانەوە چ لە ڕووی نیشانەکانەوە دکتۆر؟ هەر یەکیان هۆکار و نیشانی جیاوازە یاخود هۆکار و نیشانی هاوبەش هەیە لە نێویاندا کە ئەمە هۆکاری سەرەکیە بۆ توشبوونی بە نەخۆشیەکانی دڵ بۆ هەمویان؟ بەڵێ بۆ هەمویان. لە ڕاستیە هەمویان تقریبان پەیوەندیەکیان بەیەکەوە هەیە. پەیوەندیان هەیە. بەڵێ چونکە بۆ تەسک بوونەوەی بۆرەکانی خوێن کە بە شێوەی سنگە کوژە و زەبحە باسیەکەین، ئەوەی دوایی ئەڕوا مەسەلەن بۆ نەخۆشی جەڵتەی دڵ، ئەوە ئەڕوا بۆ سزبوونی دڵ، ئەوە ئەڕوا بۆ تێکچوونی کارەبایەتی دڵ. بەڵام هەندێک نەخۆشیمان هەیە وەرگیراوە، یعنی با بڵێن لە خێزانەکانە ڕوئەیە، وەکو بۆ ماوەی بە تایبەتی نەخۆشی فراوانبوون و کشانی ماسوولکەکانی دڵ یان ئەستوربوونی ژوورەکانی دڵ. طبعا ئەمانە لە خێزانە یعنی ڕێژەیەکیان هەیە. زۆربەی ئەو خێزانانەی کە خوا نەخواستە یەکێک لە کەسەکانیان نزیکەکانیان ئەم نەخۆشییانیان هەبێت، ئەبێ ئەوانەی تریشیان بخرێتە ژێر چاودێریەوە. بۆی پێشبەختە بۆ چونکە زۆر جار نیشانی وای نییە. یعنی احتیمالە کوڕێکی گەنجە بێ بڵێ فترێکە تەنگە نەفەزە بم یان فترێکە هیلاگە بم، کە فەحسی دڵی بۆکەی احتیمالە ئەم نەخۆشی هەبێت کە کشانی ماسوولکەکانی دڵ و یان ئەستوربوونی ژوورەکانی دڵی هەبێت. ئەم نەخۆشیانەش خوا نەخواستە ئەگەر زوو چارەسەر نەکرێن نەخۆشیێکی مەترسیدارن، یعنی زوو بە پیرێەوە نەچی مەترسیەکانی زۆر زۆر گەورن. کام یەک لە نەخۆشیەکان یاخود ئەو ڕێگا ئەو خاڵانی کە باست کرد ئەبێتە جەڵدەی دڵ؟ هەڵبەت ئێستا نەخۆشیەکان یان بڵێن جەڵدەی دڵ
ڕوو لە زیادبوونە ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوون و بەتایبەت لە هەرێمی کوردستانیش بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا هونەرمەند هادی مەحموود کە ناسرا بە عەلی حەمەتاڵ بە جەڵدەی دڵخۆچایی کرد ئامین خوا لێی خۆش بێت و خواستەبووری بنەماڵەکەشی بدات. جا ئەگەر باسێک لە جەڵدەی دڵ بکەین ئەڵێ جەڵدەی دڵ چی ئەگرێتەوە نیشانەکانی چین؟ بەڵێ لە ڕاستیە جەڵدەی دڵ بریتە لە گیرانی یەکێک یان چەند بۆرێکی خوێن ئەوانەی کە خوێن ئێن بە ماسوولکەی دڵ پیانە کۆڕۆنەری ئارتریس ئەمانە تەسک ئەبنە و ئەگیرێن ئەتە گیرانەکەیان بە شێوەی با بڵێن تەخەسوورێکە بیانی بڵێن مەینێکی خوێنی بێ لە ناو بۆریەکانە بە سەبەبی با بڵێن چەوریەکان کە بۆری خوێنەکان ڕقەکەن و دوای ئەبن بە گیرانی بۆریەکان ئەوسا بەشێک یان چەند بەشێک لە ماسوولکەی دڵ ئەمرێت کە مرد ئەوە حاڵەتە پێی ئەوە تێ جەڵتەی دڵ واتە گیرانی بۆریەکان و نەڕۆشتنی خوێن بۆ بەشێک لە ماسوولکەی دڵ لەگەڵ ئۆکسیژین و خواردنی پێویستە مردنی ئەو بەشەی ماسوولکەی دڵ ئەوە پێی ئەوە تێ جەڵتەی دڵ. بەڵام زەبحەی دڵ تەسکبوونەوەی بۆریەکانە ینی مەرحەلەیەکی پێشووترە بۆریەکان تەسک بۆتەوە خوێنی کیفایەت ناڕۆ بۆ ماسوولکەی دڵ لەبەرەوە کەسەکە لە حاڵەتی ئاسایە زۆرجار هەست بە خۆی ناکە بەسکاڵێت تۆزی هیلاگەم یان بەسەر قادرمەیەکا سەرەکەوم یان خەفەتێکی زۆرمە بێ یان خواردنێکی قورزەکە مەز دەکەم ستنگ متوڵ نەبێ. ئەم زەبحەی دڵە دکتۆر ئەوەیە کە لە ناو خۆمانە بە سووکە جەڵدە ناسراوەی پێڵێن زۆرجار پێڵێن بە سووکە جەڵدە بەڵێ وا باس دەکرێت بەڵێ لە ناو خەڵکی عامەکە ئەڵە سووکە جەڵدە یان ئینزارێکم بۆ هات یان مەسەڵەن نوکەیەکم بۆ هات ئەو قسانەش دەکەن خەڵک تەمەن ئێمە کە لێرەش قساکەین وە کۆم کەناڵی بەڕێستان ئەبێ قسە بۆ عامەی خەڵکەکە بکەین چکە ئێستا ئێمە لەگەڵ دکتۆرێکا قسە بکەین لەوا چ نەوعێکا قسە بکەین بەزێمە بێم قسانێکە ئیکەین بە زمانێکی سادە هەموو کەسێ لە یەکێ لە بازاڕ تاکو مەسەڵەن یەکێ بە خوێنەوارێکی بەرز هەمووی لە حاڵەتەکان تێبگات. بەڵێ کەواتە زەبحەی دڵ بریتە لە تەسکبوونەوەی بۆریەکانی خوێن و کەم ڕۆشتنی خوێن بۆ ماسوولکەکانی دڵ بەس نەگەیشتوتە مەرحەلەی مردنی ماسوولکەکانی دڵ و گیرانی تەواوەتی بۆریەکان. بەڵام جەڵتەی دڵ بۆریەکان ئەگیرێ و ئەو بەشەی کە ئەو بۆریە خوێن ئەیە بە ماسوولکەکە ئەو بەشە خوێن و ئۆکسیژینی بۆ ناچێت تەمەن خوێنش خۆ دەزانێت خواردنە بە بۆ ماسوولکەکان و ئۆکسیژینە بە کە ئەمانەی لێگیرایەتر ماسوولکەی دڵەکە خۆی ئەمرێت تووشی حاڵەتی مردنێ بۆڵێن جەڵتەی دڵ. باشە زەبحەی دڵەکە ئاماژت پێدا کە تەنگە نەفەسی و هەنێ نیشانە هەیە ڕەنگە کەسەکە هەست بکات کە ئەمە زەبحەی دڵە بۆی کە ئاسانتر و زووتر بگاتە لای پزیشکی بسپۆر بۆی کە ڕێنمایی کات و چارەسەر وەربگرێت. بەڵام جەڵدەی دڵ لە ماوەیەکی کورتە ئەم شتە ڕوئەیات یعنی هیچ نیشانێکی پێشوەختەی نابێت. بەڵێ لە ڕاستیە جەڵتەی دڵ کە یە بۆ خەڵک بە چەند شێوەیەکیە ئەگەر بە نیشانە کلاسیکیەکان هات زۆربەی خەڵک هەستی پێەکە چەندێ پێش ئەو هەستی پێەکە بەڵێ زۆر کەس مەسەڵەن خواستە ئەگەر کەسێک ئەو نیشانانەی هەیە شتێ هەستی پێ بکات. مشکلی نەخۆشیەکانی دڵ لە چیایە زۆر جار نیشانەکان لە هەموو کەسێکا وەکو یەک نییە خۆی بەڵێ نیشانەی یعنی با بڵێن زۆر کلاسیکیەکان ئەوەیە کەسەکە ئازارێکی بێ لە سنگیە ئازارەکە ئەچێ بۆ کۆڵنجەکانی ئەچێ بۆ قۆڵی زۆر جار ئازارەکە با بڵێن هەز بە تەنگە نەفەسیەکە لە کاتیە عرەقەکردنەوەیکی زۆر ئەبێت دڵ پەلەپەلەیەکی بۆ ئەیەت زۆر جاری شەرنی ئەم نیشانانە بەم شێوە کلاسیکێ بێ احتیمالێ بە شێوەیەکی گێژبوونێک بێت بەعزە کەسێک گەڵێ فڵانکە سەریە سوڕە و گێژە بوو لە پڕکەوت بەڵێ زۆر جار بە شێوەی ئازاری مەعیدەیە احتیمال لە کەسەکە جەڵتەی دڵ کە لیاوە بە شێوەی دڵەکزیە یان بە شێوەی ئازاری مەعیدیان زۆر جار کۆ ئەندامی هەرسوو جگەر پەیوەندی هەیە بە جەڵدەوە بەڵێ پەیوەندێکە ئەزانی لە چیایە ئازارەستەخۆیە بەڵێ ناڕاستەخۆ کەزانین چوەنە زۆر جار بە هۆکاری ئەو دەمارانێکە لەو مۆنتەقانێن ئەو ڕژێ ئازارەکە بۆ شێوەی دەرەکەوی یعنی بۆ نمونە ئێمە زۆر جار لەگەڵ خەڵکە ئەڵێن کە کەسێک تەمەنی بۆ نمونە لە 40 ساڵ زیاتر بوو ئەگەر هۆکارێکی ترسناکیشی لەسەر ببێ بۆ نمونە کەسەکە زەختی بێ شەکرەی بێ جگەرە خۆر بێ مەشروب زۆر بخواتەوە سترێسێکی زۆری ببێ چەوریەکانی بەرز بێ کە ئازارێکی مەعیدەیەبی ئێمە یەکەم جار ناتوانین بڵێن ئەمە مەعیدەیە و حەبێکی مەعیدە بخۆ چاگەبی یان خواردنێکی زێ خواردووە عادەتەن ئەمانە بێ بۆ ئەو ئازاری و ینی مەعیدە سووتانەوە و کزانەوەی مەعیدە وشتانە حسابی نەخۆشەکانی دڵیش بکەین. چۆن دەستنیشانەکرێت دکتۆر؟ بەڵێ ینی بۆ نمونە بەڵێ بە پشکنینە لە پشکنینەکە بۆ نمونە ئەوانەیەن هێڵکاری دڵیان بۆ کرێ یان فەحسی ئەنزیمەکانی دڵیان بۆ کرێ لەمانەیە وردە وردەیان مەسەڵەن ئیکۆی دڵیان بۆکەین دەرەکەوێت کە کەسەکە ئایا ئەم ئازاری مەعیدە و ئەم دڵ تێکەڵاتن و ئەم ڕشانەوەی سەبەبەکەی نەخۆشیەکانی دڵیان هەر نەخۆشی مەعیدەیە کێشەی نەخۆشی دڵ لە چیە زۆر جار نیشانەی نییە زۆر جار نیشانەکانیشی زۆر کلاسیکی نین بۆ من جاروێ کۆڵن جێشانێکە سا من خۆم نەخۆشی خۆم هەبووە کۆڵنجی بڵێن قۆڵێشە
ئێمە ئەماوە با تەکیدی بۆ بکەین زانین ئەمە نەخۆشی نەیگوونە وڵا دکتۆری ئەمە خۆم سایقیەکەم و قۆڵ دەرێنم و هەوا لێمە تەشەنوجا دوایی کە نارمان فەحسوشمان بۆ کرد سیرمان کرد جەڵتەی دڵ بوو لەبەرەوە زۆر جار بە شێوی یعنی ناڕاستە خۆشیە چۆن لە شێوەی گێژبوونە لە شێوەی بێهێزیە زۆر جاڵێ خواردنە بۆ هەزم ناکرێت هەز دەکەم مەسەڵەن قورسیە لەسەر مەعیدەمەیە زۆر جار بە شێوەی دڵەکزیە بەڵام ئەگەر بە شێوە تیپیکاڵەکە ینی بە شێوە کلاسیکەکە بێ ئازارێ لە سما بچێ بۆ کۆڵنج و بڕشێتەوە تەنگە نەفەس بێت لەسەر پێست دروستە بێت شینبوونەوەیەک ڕوئەیە شینبوونەوەی گەگەر لە حاڵەتێکا ڕووبە دوای ئەوەی کە مەسەلەن کە خوێن کەم بڕوا بۆ ئەندامەکان لە لێو شینبوونەوەیەکە لە شتێکە لە دوایە بەڵام زۆر نیشانەکانی زۆر نیشانە تیپی یعنی بڵێن کلاسیکەکان شنێ لە هەموو کەسێکە جاروێ بۆ منە نەخۆشی زەبحەیان جەڵتا کەسەکاڵێ قۆڵمێشێ یان ئەڵێ بۆ منە دانەکانم ێشێ زۆر جاڵە شیولگەکانم ێشێ زۆر جاڵە ملم ئێشێ کەواتە ئێمە ئەگەر کەسێک تەمەنی لە 35 ساڵ بەرەو ژوورتر بوو حاڵەتێکی هۆکاری ترسناکی تیا هەبوو لەو شتانێک کە پێشتر ئاماژەم پێەیە چەوری خوێنی بەرز بوو جگەرە خۆرێکی زۆر بوو مەشروب خۆرێکی زۆر بوو قەڵەو بوو سترێسی زۆر بوو وەرزشی ناکرد شەکری هەبوو زەختی بوو هۆکارەکانن بەوەی کە بەڵێ ئەم هۆکارانە ڕێگە خۆشکەرێکن بۆ ڕەقبوون و تەسکبوونەی بۆرەکانی خوێن کە ئەمانەی هەبوو کەسەکە ئەمانە هەمووی بێکەوە دکتۆریا خۆت یەکێکیان دوانیان سییان خۆی هەر یەکیان ئەوەکەی کە دروست دەکا یعنی چۆن بۆ نمونە کەسێک کە کێشی زیا بوو ترسی زەختی هەیە دروستە ترسی شەکری هەیە بەرزبوونەوەی چەورەکانی خوێن ڕەقبوونی بۆرەکانی خوێن دروست دەکات جگەرە خواردن بۆرەکانی خوێن تەسگەکاتەوە ڕقیەکە مەشروب خواردن چەورێکی زۆر لەسەر بۆرەکان ئەنیشێنێ و بۆرەکان ڕێژەی چەوری و تەسکبوونەی بۆرەکان دروست دەکات کەواتە هۆکارە ترسناکەکان ویراستە زۆر خێزانەیە بۆ نمونە هەر بە یعنی ویراستەی نەخۆشی دڵیانەیە بۆ مناڵێ من باوکم تەمەنێکی گەنجی 50 ساڵ نابوو کە مرد 45 ساڵ نابوو مامێکم لە 40 ساڵیان مرد ئەمانە بێ بخرێنە ژێر زۆربەی نەخۆشیەکانی تر وەکو زۆربەی نەخۆشیەکانی تر جگە لەو ڕێژەی بەرزبوونەوەی چەوری خوێن زۆر جار هەمانە بە شێوەی یعنی خێزانی یعنی بەعزە عایلەیەکی مناڵەکانی لە تەمەنی 10 ساڵ و 15 ساڵە چەوریەکانیان باوەڕەکەی لە کەسێکی 6 ساڵ زیاترە یعنی ئێمە هاتوو بۆ لا مناڵێکی 10 ساڵە بێت چی بێت 15 ساڵە بێت چی بێت کە فەحسی چەورەکانی خوێنمان بۆ کردووە زۆر ڕێژەکەی بەرز بووە کە پرسیارمان لێ کردەوە تێتی وەڵا دکتۆریان ئێمە لە خێزانمانە کاتی خۆی باوکم مرد 40 ساڵ نابوو نەشمانزانی چۆن مرد مامێکم مرد هەر لە خۆیەوە شەو ساغ و بانی هەستین سیرەکەی نەماوە لەبەرەوە ئەم کەسانە کە حاڵەتیانەی پێڵە فامیلیال هایپەرلیپیدیمیا ڕێژەی بەرزبوونەوەی چەورەکانیانەیە بە شێوەیەکی خێزانی ئەوێ زووتر مناڵەکانی ئەمانە یعنی بخرێتە ژێر یعنی هین بکرێت بە دوواداچوونی بۆ بکری ئەگەر حاڵەتێکیان بوو زووتر هین بکرێت جگەلەوە زۆر جار ئەو حاڵەتی پێشوش کەوتم کشانی ماسوولکەکانی دڵ لەگەڵ گەورەبوونی دڵ و فراوانبوونی دڵە لە خێزانە ڕۆیە کە کەسێک ئەم نەخۆشیە بۆ نوتی من باوکم ئەم نەخۆشی فراوانبوونی دڵەیە بووە پێویستە کە مناڵەکەی ڵێ تەنگە نەفەسم یان تۆزە سنمێشیان هیلاگە بم بە هەند وەرگێن نە کەسێک بڵێ ئەمە هیچ نییە هەمان نەکرێمە قەسەباتێکە پەتایەکە کۆکەیەکە شتێک نە بە فەحسێکی ئەوە کرێ مادەم لە خێزانیانە ئەمانیان هەیە ئەنجە کە خوای کرد ئەوە نەبوو ئەو ساشتەکانی تر ئینشەڵڵا شتە بەسیتەکانە تەمەنیش هەروکو لە سەرەتا ئاماژت پێدا کاریگەری ڕاستەوخۆی هەیە کارەگەری ڕاستەوخۆی هەیە 35 بۆ زیاتر ڕۆ بەڵێ خۆی بەنسبەت هۆ کارەکانی کە نەخۆشیەکانی دڵ دروست دەکەن لەگەڵ نەخۆشیە درێژخانەکانی کەش تقریبا مشتەرەکن لەگەڵ شەکرەیە لەگەڵ زەختە ئەمانە هەندی هۆکاریان سابتن و ناگۆڕێن بۆ نمونە هەموو کەسێکە تەمەنی بەرەوژوور ئەڕوات ترسی نەخۆشیەکانی دڵی لەسرە ئەمە کەس ناتوانێت کەسێک بێنێتەوە دووە و کەسێک گەنج بکاتەوە یعنی بۆ من ئەم ساڵەگەر تەمەنم 50 ساڵ بێ ساڵێکە 50یەکەم 3 ساڵێکە 54م خۆ نایەوە ژێرچل ئەمە هۆکارێکە گۆڕانکاری تیان ناکرێ هۆکارە بۆ نەخۆشی دڵ لەگەڵ جێندەر یعنی ڕەگەزی کەسەکە بۆ منە کەسێک پیاوە کەسێک ئافرەتە ڕەگەزەکان ناگۆڕێ لەبەرەوە بۆ منە ڕەگەزی پیاوکە ترسی ناگۆڕێ بەس لە کام ڕەگەزە زیاترە پێما بێ پیاوان بەڵێ خۆی نەخۆشی دڵ بە شێوەیەکی گشتی لە پیاوانە زیاترە بەڵام ڕسکی توشبوونەکەی ئێستا وای لاتوە تقریبا ئەتوانی بڵێن نزیک یەکەن چکە تەمەنی پێش وەستانی سوڕی خوێن تەمەنێکە لەگەڵ نەمانی سوڕی خوێن بە نسبەت ئافرەتانەوە تەمەنێکی ترە ئاتەن ئافرەت کە سوڕی ماگانەی ئەوەستێ ڕسکەکە و ترسناکیەکە زیاکە و ڕێژەکەی نزیگە بێتەوە لەگەڵ پیاوە ئەگەرەکان زیاتر بێ و هەروەها حاڵەتی خێزانیەکەش ناگۆڕێ کەواتە سێشت ناگۆڕێ تەمەن ناگۆڕێ ڕەگەزی کەسەکە ناگۆڕێ فامیلیەکە خێزانەکەوانی کە لە ویراسیانە نەخۆشی دڵ و ئەمانە هەیە باوکی مامی خاڵی برا و خوشک و ئەمانە ئەمین بەڵام نوعەکانی تر خۆشببختانە هەمووی ئەگۆڕێ
کابرا زەختی توانێت کۆنتترۆلی زەختەکەی بکات لە نەخۆشی دڵ دوورەکەوێتەوە شەکری هەیە کۆنتترۆلیەکە چەوری هەیە جگەرە خوا جگەرەکە تەرگەکان نێرگەلە خوا نێرگەلەکە تەرگەکان مەشروب بەخۆ کەم یەکات توانێ وەستێنێ سترێستی هەیە شێوەی ژیانی ئەگۆڕێ کێشی بەرزە کێشی کەم سیستمی خۆراکی زۆر گرنگە زۆر گرنگە یانەی بە زۆر احتیمام بە خواردنێکی باش بیرە جا باشە دکتۆر هەر لەسەر ئەو قسەی کاماژە پێدا کەوتە سیستەمی خۆراکی گرنگە ماوەیەک پێش ئێستا لە تۆڕە کۆمەڵاتەکان زۆر ئەو بابەتە بڵاو بواڵێ کە هاوڵاتیان لەگەڵ هەڵکشانی تەمەنیانە وا پێویستە کات کە ژەمی بەیانیان تەرک بکەن ئەمە تا چەند دروستە و ئەیان پارێزێت لە نەخۆشیەکانی دڵبەگەشت لە نەخۆشیەکان لە ڕاستیە ئێمە سیستمی خۆراکی بەنسبەت نەخۆش و بەنسبەت کەسانێک کە بیانوێ نەخۆش دین و کێشی خۆیان دابەزێنن جیاوازە و ئیلا وەکو خواردنەکان ژەمی بەیانی ژەمێکی زۆر سەرەکیە ئەبێ خواردنی تیا بخورێ هێز و توانایەکە بۆ کەس زۆر کەس لەمانە بۆ نمونە دەرمانیان هەیە کرد بەیانیان خواردن نەخۆن ناتوان دەرمانەکانیان خۆن زۆر کەس ئیش و کاری هەیە لە دایرەکانە لە بازاڕە لە شوێنە لەبەرەوە ژەمی بەیانی یەکێکە لە ژەمە سەرەکیەکانە بێت زۆر احتیمامیشی پێبیرێ نەک ئەوەی کە نەخورێن نەوەڵڵا نەخواردن نیە لە ژێمە زۆربەی بەحسەکانی ژەستا کە ئەکرێ ئەڵێ ئەو کەسانەی کە ژەمی بەیانیان ناخۆن لەگەڵ کێش دابەزینە پەیوەندەکە پێشەوانەیە نەک نەخۆیت و کێشە دابەزی احتیمالە نەخۆی کێشە زیاد بکە کەواتە ژەمی بەیانی لەبەرەوەی زۆربەی نیشاتەکانی ئینسان لە بەیانیانە دەست پێەکە ڕۆژەکە ژەمێکی زۆر سەرەکیە احتیمامی پێبیرێ بەڵام خواردنەکان فرەچەشن بێ بەیانیان بۆ نمونە میوەی تیابێ زەڵاتی تیابێ ئەو خواردنە دانیوەڵە پڕەکانی تیابێ کە بڵێن گۆڕانکاری بەسەرانە هاتووە وارەوە ئەو خواردنەوەی نەبوو بسەر و پێ بخۆین کەواتە گۆڕینی خواردنەکان ژەمەکان بەڕاستی هەمووی گرنگن عادەتەن ژەمە درەڵنانەکان و هەروەها سناکیش بکرێ لە بینی ژەمەکانە بۆ نمونە کەسێ لە بینی بەیانی نیۆ ڕاگە بتوانێت لەو فترەیە شتێکی بەسیط بخوا هەم هێز و توانایەکە بۆ خۆی هەموو شتێکە لە ژەمەکانی گەشە کەمتر بخوات بۆ کێش دابەزینەکەشی باشە بەڵام گرنگەکە ئەوەیە احتیمام بە شێوەی خۆراکەکان بیرە یعنی خۆراکی تەندروست و تازە و پاک و فرەچەشن یعنی خۆراک ڕیشاڵی تیابێ پرۆتینی تیابێ یعنی میوەی تیابێ سەوزەواتەکانی تیابێ ئەو خواردنەوەیکی باشی تیابێ ئەمانە هەمووی خۆراکی تەندروستن هەم ڕێژەی شەکر و شت ڕائەگرن لە خوێنە هەم ڕێژەی تەسکبوونەوەی بۆرەکانی خوێنیش کەمەکەن دکتۆر کاتمان کەمەوە بەرەو کۆتای ڕێن بەسەر چاوت خۆش بێ قسێک زۆر لە دێو هاوڵاتیان ناکرێت بە تایبەت لەسەر جەڵدەی دڵ کە دەڵێت ئەو کەسانی کە تووشی جەڵدەی دڵە بن ئەوانی کە گەنجن بەرگەی ناگرن و بەداخەوە گیان لە دەسەدەن بەس ئەو کەسانی کە تەمەنیان هەیە باشتر بەرگاگرن ئەمە لە ڕووی زانستیەوە چۆنە ڕاستە دروستە هیچ بنەمایکی زانستی هەیە ئەگەر وایە هۆکارەکەی چییە؟ بەڵێ لە ڕاستیە ئەوانەی کە تەمەنێکی پیریان هەیە و چەند نەخۆشیێکی درێژخانیشان لەگەڵا هەبووە ئەمانە جارجارەگەر ئەو حاڵەتی جڵتانیان بوات بێ بە شێوەیەکی سووک کۆلاترال سێرکولیشن دروست بواتە بۆری خوێنەکان خۆیان فراوانیەک و لە بەشەکانیکەوە خوێن ئەبن لەبەرەوە لەو حاڵەتەیە ئەوە ڕاستە ئەوان زیاتر بەرگاکە ئەگرن بەڵام ئەوانەی کە گەنجن کۆلاترەڵی بۆ دروست نەبوو ینی بۆری خوێنەکان تەفەڕوعاتی بۆ دروست نەبووە و هەروەها گەنج چالاکیشە یعنی کەسێکی 20 ساڵ و کەسێکی 6 ساڵ لە چالاکی ڕۆژانە و هەڵسو کەوتە فەرقیان هەیە لەبەرەوە عادەتەن گەنجەکە ئەگەر خوا نەخواستە کێشەکانی ببێ مەترسی لەسەر زیاترە بەڵام پیرەکان بە حکمی ئەوەی کە چەند جارێک بۆڵێن ئەو بۆریانە گیران و بۆری فەرعی و ئەمانە دروست بۆ خوێن ڕۆشتووە تا ڕادێکی زۆر لەگەڵ ڕۆنجگەل و پیرەکان زۆر جار نیشانەکانیش ئەناسنەوە ئەڵێ پارێش حاڵەتێکی وان بوات بەس گەنجەکە باوەڕ ناکە یعنی بۆ نمونە بە شێوەی ئازاری گێڵێ لە تەمەنیکیوە تەوەقوعیشی ناکە لەبەروی احتیمالە زۆر حسابات نەکە زۆر شت نەکە. باشە ئەی دکتۆر بۆچی وەرزشکاران بە تایبەت لە کاتی یاریکردنا ڕەنگە دووچاری جەڵدە ببنەوانێ بە تایبەتی جەڵدەی دڵ کە وەرزشکارە نەکێشی زۆرە هەڵبەت ئاگای لە تەندروستی خۆیەتی و ئاگای لە خواردنی خۆیەتی کە سیستمی خۆراکیێکی باشیان هەیە بەگشتی یاریزانەکان بەو شێوەیەن ئەی بۆچی دووچاری جەڵدەی دڵە بنەوە؟ بەڵێ لە ڕاستەیە یاریزانەک هۆکاری فامیلی و هۆکاری جێنێتیک زۆر دەورە بینێ چکە ئێمە باسمان کە جاریوای شەوەی نەخۆشەکە بۆ نمونە کەسەکان نەخۆشی فراوانبوونی ژوورەکانی دڵ و ئەستوربوونی بۆ ماسوولکەی دڵیان هەیە ئەمە حاڵەتێکی فامیلی زۆر جا نازانڕی احتیمالە کەسەکە وەرزشەوانیش بێ هەستی بەمە نەکریان پێشبخت فەحسی بۆ نەکرابێت دوور نیە سەبەبی ئەمە نەبێت زۆر جار هەندێک کەسێ تێکچوونی کارەبایەتی دڵیان هەیە بۆ نە خەلەلێکەیە لە گەیاندنی کارەبای دڵ بۆ ناو ماسوولکەی دڵ ئەم حاڵەتانە لەواشێ پێشتر پێی نەزانی بۆیان بۆ نمونە دوای نەکەوت بێ لە کاتی وەرزشەکە جوهدێکی زۆرەکات
احتیمالە تووشێ و حاڵەتی بێت زۆر مشکلی ئێمە لە نەخۆشی دڵاچە زۆر جار بێنیشانەیە یعنی بەزە نەخۆشیێکی دڵمان هەیە ئێستا سایلند ئیسکیمای پێڵێن کەسەکە نەخۆشی دڵی شێوە ناشزانێ بۆ من ئەو کەسانی کە شەکریان هەیە ئەو کەسانی کە تەمەنێکیان هەیە ئەو کەسانی کە حاڵەتی خێزانیان هەیە ئەو کەسانی کە تا ڕادەیە با بڵێن کێشەی گەورەبوونی ماسوولکەکانی دڵیان هەیە پێڵەن سایلند ئیسکیمیانی نەخۆشی دڵی هەیە نیشانەی نییە گەورەبوونی ماسوولکەکانی دڵ ئەوەیە کاڵە دیواری دڵ ئەستورە دیواری دڵ ئەستور بەڵێ بینی ژوورەکانی دڵ ئەستورە بێ و بەڵێ ئەکرێ زگماک بێ بەڵێ لە فامیلیا زۆر ینی لە هەندێک خێزانە ڕێژەکەی تا بەشێکی زۆرە بەس باشتر وایە ئەو خێزانانە کە لە یەکێکیانە هەبوو کەسەکانی تریشان فەحس بکرێن لەسەر ساغی و باشتر وایە کە کەسێک دەیەوێت ببێتە یاریزان پێش وەختە پشکنینێکی تەواوی بۆ بکرێت پێشتریش هەروە بوو یعنی بۆ نمونە کە وەرزشەوانیان بۆ سەربازیان بۆ زۆر شت کەسەکە پشکنینێکی تەواوی شتەکانی بۆ ئەکرا ئەنجا قەراریرە زۆر جار احتیمالێ سەبەبەکە ئەوە بێ زۆر نیشانە نەخۆشیە درێژخایەنەکانی زۆر جار بێنیشانن بۆ نمونە شەکرە زەخت کەسێ بۆ نمونە زەختیە هیچ نیشانەیەکی نییە کە تۆ پێڵی زەختەی لای سێرە لە وڵای نەسەر مێشە نەگیان مێشێ سەرێکی زەختەکەی زۆر بەرزە هەشە زەختەکەی دەرەجەیە بەرزە ئەڵێ ئازاری گیانم هات ئەو زوفرەیە خۆی کرێت شەکرە هەیە نیشانەی نییە بۆ نمونە زۆر کەس دێ بۆ لامان بۆ کلینیکی خوبانیان بۆ خەسخانە ئەڵێن شەکرێت ێڵە دکتۆر لە خێزانەکەشمانان نییە کە فەحسی بۆکەی سێرەکەی شەکری ڕۆژانە و شەکری نیشتوشی زۆربەی نیشانێکیشی نییە ئەوانش تۆ زۆر جارەکەوێتەوەی کە حاڵەتەکان فەرامۆژ دەکرێت دەستەکانە دەستی بەڕێزیش خۆش بێت سپاس بۆ جەنابیشتان سپاس بۆ تەواوی زانیاریەکانە سپاس بۆ تەواوی ڕوونکردنەوەکانە بۆ هیوایی جەنابیشت و تەواوی بینەرانمان تەواوی هاوڵاتیان لە ساق من تەندروستێکی باشیان هەبێت بە دوور بن لە هەر گرفتێکی تەندروستی زۆر سپاس بۆ دکتۆر دارە عەبدوڵڵا چنارە کە بەڕێزی ئامسپۆری نەخۆشیەکانی دڵ و شەکرە سپاس بۆی کە لە بەشەی پرۆگرام سپاس بۆ بەڕێزیشتان و زۆر سپاس ئامادەبووی زۆر سپاس دەچینە کۆتا بڕگەی بەرنامەی ئەمڕۆمان کە